بەڵێ بابەتی کێستا لە سلێمانی بۆتە ڕۆژە فەویشتیارنەمانی پارە لە بانکەکانە نەدانی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی سلێمانی بە تایبەتیخانە نشینان لە کاتی خۆیدا ڕۆژی پێش تژنیشتم کێشەی لە سلێمانی هەر بەردەوام بوو، بەڵام لەلایەکی دیکەوە سەرۆکی حکوومەت داوای کردووە کەم بابەتانە نەکرێنە بابەتی سیاسی و تێکەڵ بە ململانی سیاسیەکان نەکرێن و ئەم بابەتە بەلاڕێدا نەبرێت. داواشیان لە میدیاکان کردووە کە بەرپرسیارانە مامەڵەن لەگەڵ سەررجەم ئەو دۆخانەکەن کە لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە. دۆخێکی هەستیار هەیە، پێویستە نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە، لەلایەکی دیکەوە لە بەغدا پێویستمان بە یەک ڕێزی و یەک دەنگی هەیە. میدیا چۆن دەتوانێت بەرپرسیارانە لەم بوارەدا مامەڵە بکات، وەروە ئەو کێشانەی کێستا لە سلێمانی هەیە چۆن دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان و کەسانی کە نوێنەری حکوومەتن لە پەرلەمانی کوردستانیشەوە چارەسەرێکی باشی بۆ بدۆزنەوە. من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لە ئستودیۆ لەگەڵە بەڕێز لیزا فەلەکە دینکاکەی ئەنجامی پەرلەمانی کوردستان و هەروە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە ئستودیۆ لەگەڵ لیزا خان زۆر بەخێر بێت. ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان دەخوازێت یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکانە بۆ ڕێککەوتن لەسەر و پرسە چارە نووسازانەی کە پەیوەندی بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. چۆن دەتوانێت بەرپرسیارانە لەم بوارەدا مامەڵە بکرێت بە تایبەتی ئەو میدیانی کە ئەرکێکی سەرەکی دەکەوێتە سەرشانیان. بەڵێ سوپاس بۆ ئێوە و بینەران و بیسەرانی کوردستان 24 جژنی هەموو لایەکیش پیرۆز بێت. بژیت ئەم بابەتەی کە ئێستا هەیە و ئەو ماکینە ئەعلامیەی کە خراوەتە گەڕ بۆ بەلاڕێ بردننی بابەتەکان و بۆ دروستکردنی چاواشەکاری شتێکی نوێ نییە، بە تایبەتی لە دوای بەهاری عەرەبی لە هەرێمی کوردستان جۆرە ماکینەیەکی تایبەت بە ئەعلام دروستکرا بەداخەوە کە لە ئەگەری دروستبوونی هەر قەیرانێک لە هەرێمی کوردستان جا قەیرانی دارایی بێ، سیاسی بێ، قەیرانگەلێکی ئەمنی بێت، ئەم ماکینای خراوەتە گەڕ و هەموو بابەتەکان سێبەریان بۆ دروست کراوە. ئەگە بگەڕینەوە شەڕی داعش، کاتێک کە شەڕی داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد، ئەو کاتیش لایەنگەلێک هەبوون کە پشتگیری لە ئەعلامێکیانە کرد، بابەتەکانیان بەلاڕێدا ئەبرد. چەمە بەستێک تێکەن قازانجێک لە ئەم بابەتە دەکەن لە بەرژەوەندی کێدایە؟ لە بەرژەوەندی کۆمەڵە خەڵکانێکە کە هیچ سوودێکیان نییە لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، لە دەستکەوتەکانی قەوارەی هەرێمی کوردستان بۆ گەلی کورد و بۆ دۆزی کورد بەگشتی. هەروەها ئەمە لایەنگەلێکن کە دەتوانم بڵێم گروپێکن، هەلایەنێکی سیاسیش نین، گروپێکن کە هەمیشە لەگەڵ ئەوەدا بوون هەر دەستکەوتێک بێت، هەر پێشهاتێک ئەرێنی بێ لە هەرێمی کوردستان سێبەری بۆ دروست بکرێ. هەروەکو باسم کرد لە شەڕی داعش کاتێک پێشمەرگەکانمان دەستە و یەخە لەگەڵ مەترسیدارترین گروپی تۆریستی شەڕیانە کرد، کەچی ئەعلام هەبوو ئەیوت هەواڵی وەهمی دروستە کرد بەوەی کە کۆمەڵە پێشمەرگەیەک شەهید بوون کەچی وانە بوو، یا ئەعلام هەبوو بە شەهیدەکانی ئەوت کوژرا و هەرناوی شەهیدی دروست ناکرد، ئەو کاتە گرفتێکی دیکە بوو، یا ئەعلام هەبوو ئەچووە سەنگەرەکانی پێشمەرگە و ئەوە چاوساغ بۆ داعش. ئەمە لە قەیرانی ئەمنی ئەم بارودۆخە هاتەکایەوە. دواتر سەردەمی کۆڕۆنامان وەبیر بێتەوە کاتێک کە حکوومەتی هەرێم کەرنتینەی ئەعلان کرد، کۆمەڵە خەڵکێک ئەم بابەتەیان بەلاڕێدا ئەبردبەوەی کە حکوومەتی هەرێم دەیەوێت لە ڕێگەی کەرنتینە و موچە دابەش نەکات، تاخیری کات و ئەو شانەی بینیمان چ کاراساتێکی لێکەوتەوە، خەڵکە بوو ئاهاتە سەر خەتای خەڵکەکە نەبوو، خەڵکانێک هانی خەڵکیانەدا کە بێنە سەر جادە و باس لەوە بکەن کە کۆڕۆنا بوونی نییە. دواتر ئەوەیان کرد کە بەهۆی کۆڕۆناوە حکوومەتی هەرێم ناتوانێت موچە بدە، بەڵام بە خۆشحاڵیەوە سەرڕای ئەوەی کە لە سەرانسەری جیهان بەهۆی کۆڕۆناوە 62 وڵات تووشی مایە پوشبوونی دارایی بوو، لەوانەوە کو لوبنان و سریلانکە ئەگە بەبیرمان بێ، بەڵام حکوومەتی هەرێم هەر نەک بەوەی کە توانی قەیرانەکە تێپەڕ بکە، بەڵکو توانی قەرزەکانیشی بداتەوە. لەو ماوەیە نزیکەی ملیارێک و 500 میلیۆن دلاری توانی بداتەوە لە کاتی کۆڕۆنایە. چینایان باسی ئەم بابەتانە بکەن، ئەچن باسی بابەتی دیکە بکەن. باسی موچە کە ئێستا هەواڵێکی گەرمی هەموو سایتەکانە، بە تایبەتی ئەو سایتانی کە من پێیان دەڵێم ماکینەی ئەعلامی بۆ دروستکردنی ناومێدی لە ناو تاکی کورد بەداخەوە کە ئێستا دروست بووە، هیچ جیاوازیکی نییان لەو پرۆسانەی کە بەسەر گەلی کووردا هاتو، لە تعریب بێت، لە جینۆساید بێت، لە ئەنفال بێت. ئەمە جۆرێکە لە کارکردن لەسەر دەروون و هەست و هزری تاکی کورد. من خۆم هەر پێرێ بوو متابعەی سوشیال میدیامە کرد، یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە فەرمیشە و زمان حاڵی لایەنێکی سیاسی پۆپۆلیستە کە بەداخەوە سەرۆکەکەی هەر بەڕەوتێکی پۆپۆلیستیەوە کار لەسەر خۆیەکات و هەمیشە بابەتەکان بەلاڕێدا بە. سەعات نزیکەی 10 بەیانی بوو هەواڵێکی بڵاو کردەوە کە موچەی مانگی 5 ئامادە و دابەشەکرێت، کەچی هەمان ڕۆژ کاتژمێر 10 ئێوارە دیسان هەواڵێکی تریان بڵاو کردەوە کە پارە نیە و موچە دابەش ناکرێت. ئەمە جگەل لە
کارکردن لەسەر میزاجی خەڵک و یاریکردن بە هەستی خەڵک هیچی تر نییە. باشە لیزاخان با لەسەر بابەتی سلێمانی زیاتر لە بەڕێزت پرسیار بکەم لە لیژنەی دارایی پەرلەمانیشەوە زانیاریتان سەبارەت بەم بابەتە زیاتر هەیە. ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت نمانی پارەیە لە بانکەکانی سلێمانی لە کاتێکدا حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی دەڵێت پارە لە کاتی خۆیدا دەنێردرێت دەبێت داهاتی ناوخۆ لە ڕسومات و لە باج و لە گومڕکی سەر سنوورەکان کۆ بکرێتەوە بۆ خەرجکردن لە ئەو بڕەپارەی کە پێویستە. بۆچی ئەمە تا ئێستا نەکراوە بۆم کێشەی چارەسەر ناکرێت؟ بەڵێ ئێمە کاتی خۆی لە لیژنەی دارایش لە پەرلەمان زۆر تیشمان خستە سەر ئەو بابەتە. ئەم بابەتە پێویستی بە چاکسازیەکی ڕیشەی هەبوو لە خاڵە سنووریەکان بە تایبەتی لە هەموو سێکتەرەکانی یاخود بڵێنێکەکانی ئیداری لە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی ئەو داهاتە هەیە لەوێ بە شێوەیەکی مرکزی کۆ بکرێتەوە بچێتە دەستێکی ئەمین بچێتە قاسەیەکی ئەمین بۆ ئەوی بتوانرێن مانگانە وەکو خۆی بەبێ دواکەوتن بەبێ ئەوەی کە هاوڵاتیانی ئەو سنوورە ببنە قوربانی موچەکانیان وەربگرن بەڵام بەداخەوە ئەمە ماوەیەکی زۆری بەسەر چوو ئەم بابەتە هەروەکو خۆی تا ئێستاش هەروەکو خۆی ماوەتەوە. بەڕای من ئەمە بابەتێکی زیاتر سیاسیە لەوەی کە بابەتێکی دیکەی لە پشتەوە بێ بابەتێکە کە ئەو دەستێکە هەروەکو باسم کرد کاتی خۆی کە حکوومەتیش بڕیارێکی دەرکرد بۆی خاڵە سنووریەکان کۆنتترۆل بکرێت ئیدعای ئەوە کرا کە شەڕی ناوخۆ دروستە بێت لەوەی کە ئەگەر هێزەکان بچنە ئەبێ و کۆنتترۆلی ئەو بێسەروبەریە بکەن کە لە خاڵە سنووریەکان هەیە. ئێستاش کە بابەتێکی گرنگتر لە پێشمان هەیە بابەتی هەڵبژاردنە لاەنگەرێک کە پێیان خۆش نییە هەڵبژاردن بکرێت بە تایبەتی گروپێک دەتوانم بڵێم نامێ بڵێم هەموو کادیران و قیادی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو گروپێک لە ناو ئەو حەزبە دەیانەوێت بابەتەکەم بەلارەدا بەرێن بە تایبەتی لەسەر بابەتی هەڵبژاردن بۆیە دێن باس لە بابەتی شەڕی ناوخوا کرێت کە بینیمان ماوەکانی پێش یەکێک لە سەرکردایەتی یەکێتی ئەندام مەکتەبی سیاسیشیان بوو باسی لەوە کرد کە ئەگەری ڕوودانی شەڕی ناوخۆ هەیە لە هەرێمی کوردستان کە باسی لەو مەترسیە هەمان سیناریۆمان بەبیردێنێتەوە کە کاتێک حکوومەتی هەرێم هەوڵی چاکسازیدا بۆ خاڵە سنووریەکان کە باسی شەڕی ناوخۆ کرا هەمان سیناریۆ ئێستاش بۆ بابەتی هەڵبژاردن دێتە ئاراوە کە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان سوورین لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا کە بەڕێز سەرۆکی هەرێمیش کاک نێچیروان بارزانیش ڕۆژەکەی دیاری کرد و بەڕێز سەرۆکی حکوومەتیش کاک مەسرور بارزانی ئامادەکاری تەواوی دەست پێ کردووە بۆ ئەوەی کە لە کاتی خۆیدا حکوومەت بە ڕێوشێنەکانی هەڵسێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت. بۆیە ئێستا ئەو سیناریۆی ئێستا لە ئارادا هەیە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە باسی شەڕی ناوخۆ دەکرێت. بۆیە ئەو بابەتی خاڵە سنووریەکان و بابەتی داهات بابەتێکە کە پێویستی بە چاکسازیەکی ئیداری و دارایی هەیە لە سەرانسەری هەرێمی کوردستان. کێ بێ و چاکسازیە بکات چ لایەنێک بەرپرسیار دەبێت چی کردووە حکوومەت بۆم بەبەستە وەکو پارتی دموکراتی کوردستان چ هەنگاوێک هەڵگیراوە بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنەکان ئەوانەی کە بایکۆتی ئەنجومەنی وەزیرانیان کردووە هەڵگری بەرپرسیارەتێکی زۆر گەورن بەرپرسیارەتێکی گەوریان لەسەرشانە بایکۆتکردن لە کارێکی حکومی زۆر بابەتێکی ئستثناءە ئەگەر تۆ سەیری هەموو وڵاتان بکەیت ئەگەر بێت و لایەنێک یاخود وەزیرێک ڕازی نەبێت لە کارکی دەست لە کارە کێشێتەوە بایکۆت ناکە بە هیچ کاتێک ئەمە شتێکە کە ڕوویدا و لە هەرێمی کوردستان شتێکی زۆر ئیستثناءە ئەرکی سەرەکیانە کە بگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران و کار لەسەر ئەو بابەتە بکەن بە تایبەتی کە ئێستا خانەنشینان هەموو ڕۆژ ئەبینین لە سلێمانی تووشی چه حاڵەتێک ئەبنەوە بۆیە ئەرکی یەکەم تەبێعی ئەرکی ئەوانە و پێکەوە بە یەکڕێزی لەگەڵ هەموو لایەنەکەن ئەم بابەتە چارەسەر بکەن بە تایبەتی کە ئێستا لە سەروبەندی ئەوەی کە هەڵبژاردن نزیک بووەتەوە ئەنجامی بدەین چونکە پارتی دموکراتی کوردستان وەکوتم سوورە لەسەر ئەوەی هەڵبژاردنەکان ئەنجام بدات. باش پێتان وایە بەم بارودۆخێک ئێستا بەڕێزت ئاماژەت پێ کرد و هەروەها ئەو لایەنانەی کە ئاستنگ لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و چارەسەری پرسە ناوخۆیەکان دەکەن ئەم کێشانەی لەبارەی موچە و فەرمانبەران دێنەوە بەرباسەک و بەڕێزت ئەڵێ هەڵبژاردن بەڕێوە دەچێت دڵنیان کە هەڵبژاردن دەکرێت لە کاتی خۆیدا بژاردێکی دیکە لەم بارەوە هەیە. بەنسبەت پارتیەوە تاکە بژاردە ئەنجامدانی هەڵبژاردنە بەڵام بە تەکیدی پێمان خۆشە هەموو لایەنەکان بە یەکڕێزی و بە یەکدەنگی لەسەر ئەم بابەتە ڕێک بکەون هەڵبژاردن ئەنجام بدەن لە کاتی خۆیدا چونکە پرۆسەیەکە کە زامنی پارێزگاریکردنە لە قواری هەرێمی کوردستان هەرێمی کوردستان هەمیشە ئەگەر بێت و ساڵانی پێشوش خۆڵەکانی پێشوش دواکەوتنێک لە هەڵبژاردن کراوی بەڵام هەر ئەنجامی داوە و پرۆسەیەکی دیموکراسیە کە هەمیشە هەرێمی کوردستان شارازی پێوە کردووە بۆیە پێویستە لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و بۆ ئەو میدیانش کە ئێستا
هەروەکوتم بوونەتە ماکینایەک بۆ ئەوەی کە بابەتەکەم بە لاڕێدا ببن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناومێت بکەن هەروەکو جەنابی سەرۆک لە کۆنگرە باسی لەوە کرد کە ئێمە فاتحە بۆ ئەو ڕاگەیاندنانە دەخۆین لە ئێستاوە وەکو هەمیشە چۆن لە شەڕی داعش نەیانتوانی ئامانجەکانیان جێبەجێ بکەن چۆن لە وەختی کۆڕۆنا نەیانتوانی ئامانجەکانیان جێبەجێ بکەن چۆن لە قەیرانەکانی تر بە هەمانشێوە لە ئێستاش ڕاستە لە دۆخێکی هەستیارین بەڵام ئەم دۆخەشتێ ئەپەڕێ هاوڵاتیانیش دڵنیا دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لە بەرپرسیارەتی هیچ کاتێک ڕناکات بایکۆتی بابەتەکان ناکە بەرپرسیارەتەکان هەڵەگرێت ئەوانەی کە پێویستە ئەمڕۆ خەم لەم بابەتە بخۆن بەجددی ئەگەر بەجددی لە خەمی هاوڵاتیانی خۆیان بەتایبەتی لە سنووری سلێمانی ئەوە ئەبێ بگەڕنەوە سەرکارەکانیان و بگەڕنەوە کۆبوونەوەکان و هەموو شتێ بە گفتوگۆ چارەسەری بۆ ئەدۆزرێتەوە. باشەوەی کە بەڕێزت باسی دەکەی ئێستا لە کوردستان 24شەوە دەیبینین کۆمەڵێک هاوڵاتی خانە نشین کە پێشمەرگە بوونە سەردەمانێک و پێویستیان بە ئەو پارەیە خانە نشینیە موچەیە کە وەری دەگرن لە سلێمانی بەڵام دۆخەکە بەو شێوازێک کە ئەوانیش ناومێد بوون لە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان و ناومێد بوون لەوەی کە بتوانن بارودۆخی سلێمانی ئاسایی بکرێتەوە ئەمە بەرژەوەندی هاوڵاتیان دەخاتە مەترسیەوە پێتان وایە تاکەم بارودۆخت دەتوانێت بەردەوام بێت و جگەلەوەی کە هاوڵاتیان زەرەر دەکەن چه زەرێک لە هەرێمی کوردستانیش بەگشتی دەدات دڵنیایی و ئەم دۆخی کە هاتۆتە پێش بەداخەوە بۆ هەرێمی کوردستان دۆخێکی سیاسی چەقبەستووە تا ئێستا بەڵام ئومێدەکان تەواو نەبوونە پارتی و یەکێتیش دوو هێزی سەرەکین لە هەرێمی کوردستان کە ڕابردوویەکی شانازیان هەیە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەو هەموو شەهیدە دراوە لە پێناو ئەوەی کە ئەم قاوارەیە پارێزگاری لێ بکرێت بۆیە ئەو لایەنانەی کە ئەمڕۆ هەروەکو باسم کرد لە سەرەتایی ئەم چاوپێکەوتنەش لە هەموو بابەتەکان و ئێستا هاتوونەتە سەر ئەوەی کە بڵێن شەڕی ناوخۆ دروست ئەبێت چاوێک بەڕابردوودا بخشێنەوە ئەبێت بارودۆخی هاوڵاتیان لەبەر چاو بگرن بۆ ئەوەی پێش ئەوە بێن باسی باردۆخی ینی بڵێن شەڕی ناوخۆ شەڕی براکوژی بکەنەوە ئەو ڕابردووە ناخۆشەمان بەبیر بێننەوە بێن دابنیشن و بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەن. بەڵێ بەڕێز لیزا فەلەدین کاکەی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بووی سپاس.